دەشتی بیتوێت خاکێکی بەپیت و ئاو و هەوایەکی لەباری هەیە. ئەمەش وای کردووە ساڵانە ڕووبەرێکی فراوان لەم سنوورە ببێتە سەوزایی لۆبیا. ناوبانگی بەرهەمی ئەم دەشتا هێندەیە. ساڵانە دەیان جوتیار لە دەرەوەی دەڤەری ڕاپەڕینیش بۆ چاندنی لۆبیا ڕوو دەکەنە ئێرە. دەشتی بیتوێن لەخوای بە زیادوێ دەشتێکی زۆر بە پیت و بەرەکەتە، دەشتی خاکێکی زۆر چاکە، ئاو هەوایەکی زۆر باشی هەیە لەخوای بە زیادوێ. ئەگەر بێت و پەرەی پێ بدرێت و خەڵک پەرەی پێ بدات و گرنگی پێ بدات، خاکێکی هەتا بڵێ ڕێک و پێک و لەبارە. 2 ساڵە پار و پێرار هەر ئەوەی دەرەوەی ڕانیە بوو، بەس پار و ئەو ساڵ و ساڵی داهاتووژەوە خەڵک بەتەمای ئیشەڵڵا خەڵکێکی زۆر بەتەمای بیکات. و بەرهەمەکەی ما طبعاً هەر زۆر سروشتیە، زۆر تام و چێژی زیاترە، شتێکی جوانە، هەر حەقە زۆر گرنگی پێ بدرێت بە حەقەدەوە لە چاو ئەوەی دەرەوە هەر زۆر فەرقی هەیە. ڕۆژانە لە دەشتی بیتوێن 1000 کرێکار ڕۆژانە دەرەچین بۆ ناو لۆبیا. دەرفەتەکی باشە بۆ ئافرەتان بۆ پیاوان. ئەم بەرەکەتە تەنیا بۆ جوتیاران نییە، بەڵکو بووەتە هیوایەکی کاتی بۆ بژێوی ژیانی دەیان کوڕ و کچی گەنج کە لێرەدا هەلی کاری ڕۆژانەیان دەست کەوتووە. لە نێو هەموواندا چیرۆکی ڕەوەند سەرنجڕاکێشە، گەنجێک کە قوربانی بە پاشەڕۆژی خۆی داوە. ڕەوەند دەڵێت لە پێناو دابینکردنی بژێوی ڕۆژانەم بەناچاری وازم لە خوێندن هێناوە، ئێستا ڕۆژانە کرێکاری چنینی لۆبیا دەکەم. زیاتر لە 8 ساڵ بۆ 9 ساڵ وازم هێنا بە بۆنەی ئیشکردنەوە، بە بۆنەی یعنی چوزانم حاڵێکی ناخۆشەوە، هەرکەسە حاڵەتێکی خۆی هەیە، بە بۆنەی شتە وازمان هێناوە لە خوێندنەوە هاتوینە سەر کرێکاری. وجگە لەوەش زیاتر لە 150 بۆ 60 برادرەکانم لێرە نەمان بە بۆنەی بێ ئیشەوە، ئێستا ڕویان لە غەریبی کردووە. حکوومەت کەم تەرخەمە لەلایەنی گەنجەوە، کار و کەسابەتێکی نەڕەخساندووە بە بۆنەی چوسانم هەر شتێکەوە بێت. کۆمپانیایەکی دانە ناوبەی گەنجان لەسەر کار و کەسابەتێک دابنێن و معاشێکی گونجاییان پێ بدرێت. سعات 4 لەمارە بەڕێ دەکەوینە تا کرێکارەکان هەمووی کۆ دەبنەوە و دێنە سەری شەکەی و تا 11 لێرە کار دەکەین. 11 دەڕۆینەوە بەهۆی بێ ئارە وڵا قورسە گەرمە، بەس بەهۆی بێکاری و بێ معاشی و بێ موچەی و ئیش نییە و هەلی کار نیە لۆ گەنجەکان دامەزراندن نییە و خەرکەکە ناچارە دەی بەهۆی چۆنێکی هەبیتن بژێ ژیانی خۆی پەیدا بکاتن ڕۆژانە. بەخوازە کوی هەبی دەبی ئیشەکەی هەر بکەین، یعنی دەبی هەتا 11 ئیشی خۆ بکەین، لە پێش 5 بگەینە سە ئیشی دەبی ئەمە ئیشی خۆ بکەین تا 11 هێجە 11 لا ئەدا و لا نادا. هەرێوەلا ئەوانە هەمووی خوێندیان تەواوکەیان لۆ دیاری کەم بە زۆربەی کچ و کڕ هەموو دەرچووینە، بەخۆ لێرەوە مامۆستای تێدایە لۆبیاش لێکاتەوە. ساڵانە بەهۆی بەپیتی خاک و ئاو هەواکەی ڕووبەرێکی زۆر لا دەشتی بیتوێن دەکرێت بە لۆبیا. بەو هۆیەشەوە کرێکارێکی زۆر کوڕ و کچی گەنج لێرە دەرفەتی کاریان بۆ ڕەخساوە. جوتیارانی سنوورەکەش گلەی ئەوە دەکەن کە وەکو پێویست گرنگی بە بەرهەمی ناوخۆی نادرێ. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕی.